بەڵێ سڵاوتان لێبێتن دوو ڕۆژ تێپەڕێ بەسەر شەهیدبوونی حەسەن سەرنەوسی دیارە لە خۆپیشاندانی پردی حافیز کەوا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە شەهید کرا. دیارە ئەمڕۆ دووەم ڕۆژی پرسەکەیەتی کەوا بەڕێوەچێتن و کەمێک پێش ئێستاش کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرا و هەڵوێستی خۆیان دووپات کردەوە کەوا پێویستە بکوژەکە بە سزای خۆی بگەێنرێ و یاسا سەروەر بێتن. دیارەوان ئاماژە بۆ دەنەگەر یاسا سەروەر نەبێ ئەوە بە شێوەی کۆمەڵایەتی چارەسەری ئەکەن. من یەکێک لە نوێنەرەکانی ئەنجومەنی باڵەکایەتیم لەگەڵا بێتن کاک مستەفاوەرتی سڵاوتان لێ بێتن. دوا هەڵوێستی ئێوە وەکو باڵەکایەتی چیە لەسەر کوژرانی حەسەن سەرنەوسی؟ پێشەکی بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن سەرچاومان هەموو کەناڵەکان سوپاسی یەکبێشی خەڵکی باڵەکایەتی و تەواوی خەڵکی کوردستانەکەین کە لەو خەمە قۆڵا بەشداریان کردین. بەڕاستی کارەساتێکی گەورە و دڵتەزێن بوو. ئەوڕۆ هەموو خەڵکی کوردستان بریندارە، برسیە، تێنیە، گەنجەکانمان بە سەدان دەردەناڵێنن. دەبی دەستەڵات و خەڵک هەمویان بێنە سەر خەد لەوەی بتوانین دڵی گەنجەکان و هەموو خەڵکی ئیخۆمان چاک بکەینەوە لەو برسێتی و لەو تێنێتی و لەو نەعامەتی کە هیتیان. بەڵام بەداخەوە ئەو وەسعی کە هاتە پێشێ لەسەرەوەی کە چەندین شەو ڕۆژ بوو چەند سەعاتە کارەبا هەبوو کە خەڵک داوای مافی سەرەتایی خۆشی ئەکا دەسەڵات بە گولە و بە چەک وەڵامی ئەداتەوە خەڵتانی خوێنی ئەکا. ئەو وەسعا هەمومانی ناڕەعەت کرد. بەڵام خۆشبەختانە یەکڕزی خەڵکی باڵەکایەتی دڵخۆشی کردین کە لەو شەوەیدا نەمان هێشت هیچ شتێکی نەخوازدا دروست ببیت لەبەر ئەوەی پێمان ناخۆشە جەرجی دایکێک سو تا پشتیبای بەکشکەوە کەسی دیوای لێبێ لەبەرەوەی بکوژەکە دیارە تەواوی خەڵکی باڵەکایەتی بڕیاریدا بەنەمانی ئەو شەخصە ئەگەر دەسەڵات بیکە ئێمە لیان مەمنونین و ئەوە حایدی دەسەڵاتە کە دەسەڵاتیش نەکا بڕیاری خەڵکی باڵەکایەتی ئەوەیە کە لە 100 ساڵی دیژبی ئەو پیاوە دەبی کۆتایی بە ژیان بێ لەبەرەوەی کەسێکی کوشتێ بەبێت تاوانی و لە سەمافی هەموو خەڵکی باڵەکایەتی ئەو کابرایە شەهید بووە. ئەو جامە سوپاسی هەموو لایەکی دەکەین و سوپاسی گەنجەکانی دەکەین کە دانیان بەخۆ داگرت لە ئەوەی کەشتی نەخوازرا و دروست نەبی. بەڵام داواکاریی دیکەم هەیە لە دەسەڵات ئەو ڕۆلەباتی دەسەڵات بێ دەستلەمدانی گەنجەکان بی و وایان لێ بکە ئیشیان کاریان لۆ پەیداکە و ئیشیان لۆ ببینیتەوە کە ڕۆژانە دەچیتە سەرسەری و هەڕەشیان لێکا و دەیان ترسێنی بەڵاستی شتێکی زۆر خەتەرە. ئێمە لە ئەندامان کراوە بەڵێ هەڕەشە کراوە شەودی هەڕەشە کراوە لە چەند ئەندامەکی کە هەندێکیان لێرن هەندێکیان لە سۆرانن. بەڵام ئێمە پێیان دەڵێین ئەمە دەسەڵات و میلەت بەڕاستی وەکو ئاو و ماسی واین یان وەکو کارەبایە گوواین کە ئەو کارەبایە شۆقی هەیە لۆ هەمومان شۆقی بەڵام دوو وایرێ هەیە هەردەمە ئەو وایرە شۆرتکە ئەوە دەبیتە کارەساتەوە داوا لە دەسەڵات دەکەین بێ دەست لە ملی گەنجەکان بکات بێتەوە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان دەست لە جیفانی خۆیان ببەن ئەو ماڵ و سامانی ئەو میلەتێکە گلیان دایتەوە خواردیتیان بەناحەقی بیهینەوە ناو جەماوەر و خەڵک ئەگەر نالەوەی بەدواوە خوا دەزانی کۆنتترۆل لە دەست دەرچی بە کەسمان کۆنتترۆل ناگە پێشمان ناخۆشە هەر ڕۆڵەیەک لە کوردستانی بکوژرێ لە هەر عشیرەتەکی لە هەر قەبیلەیەکی لە هەر شوێنەی کە کووردا ئێمە بە کوڕی ئەزانین و ئەگەر دەسەڵات دوانەکاونێتەوە ناو میلەت و خەڵک دەست لە ملی گەنجەکان و خەڵک نەکا یعنی ئەو میلەتە بەڕاستی بڵین ئاگەیشتە ئێرانەی حەزمان لێ دەسەڵات پێ بزانی خەڵک وەڕەز بووە ئەگەر بەخۆیان دانستنەوە کار لە کاران دەترازێ و دوایە پەشیمانیش دادمان نادا. بەخێر من سەرچاوم. ئێستا هیچ پەیامێکی دڵخۆشکە لەلایەن دەسەڵات هەیە کە بکوژ سزا بدرێتن؟ بەڵێ دەسەڵات وعدی بەحساب وعدی 100% پێداین بە پێی یاسا بکوژ ڕادستی قانون بکرێ و بە یاسایی ئیشەکەی گلا بکرێتەوە. بە یاسا هەمومان دەزانین ئەو کەسە قانونیان و خەڵکی شارەزا و خوێندەوار دەزانی کە ئەو کابرایە بە چ شێوەیەکی هەموو دنیا دیتیتی کە بە چ شێوێکی بەناحەق شەهیدی ئەکا بە گوێرەی ئەوەی بدەبێ ئەو کابرای گول لە باران بکرێتەوە یانی ئەعدام بکرێت. نەزانم بە پیاسا پێویستە هێزی چالاکی مەدەنیەکان لە پۆلیس بێتن بۆ بە ئاسایش دێ بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکە لەنەوە بەتەکی لێرە وەسعەکان پێچاوە نەبووینەوە لە هەموو دنیا ئاسایشی خەڵک دەکای سەر و ماڵی خەڵک بەڵام بەداخەوە لێرە پێچاوە نەبوویتەوە ئاسایش دەباتی سەر و ماڵی هاوڵاتی بپارێزی و کەرامەت و ئەخلاقی بپارێزی خەڵتانی خوێنی یەکە بەداخەوە. سپاس نوێنەری ئەنجومەنی باڵەکایەتی کە لەگەڵمان ئەمە دوا هەڵوێستی خەڵکی باڵەکایەتیە کە پێویستە بە کوژ سزا بدرێتن و بە سزای یاسایی خۆی بگەێنرێتن بۆ ئەوەی کێشەکە زیاتر گەورە نەبێت لە ناوچەی باڵەکایەتی بەڵام نەگەڕێمە لایەوە.